سەرەڕای بڵاوبوونەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و تۆمارکردنی 15 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکە لە پارێزگای هەڵەبجە گەشتیاران بە شێوەیەکی فراوان و دوو لە ڕێنمایە تەندروستیەکان سەردانی ناوچە گەشتیاریەکان دەکەن. ئەمەش مەترسیەکی گەورەیە بۆ زوو بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئەوەی ڕاستی بێ لەم هاوین هەوارەی ئەحمەداوە زەڵم ئەحمەداوە بەڕاستی ئێمە زەرەرێکی زۆرمان لێ کەوتووە بۆ بۆنەی ئەم نەخۆشی کۆرۆناوە. بەڵام سپاس بۆ خوا ئێستا دوکانەکان و کەپەکانمان واڵە و پێشوازی ئەو میوانە بەڕێزانەیە کرد و ئەوەی ڕاستی بێ ئێمە هەرچەندە زەرەرمان لێ کەوتووە بەڵام لە ئینی ئەوەیە ئێمە بێ ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بۆیە ئێمە لێرەوە وەکو ئەم دوکاندارانە خاوەن کەپەکان بەڕاستی ئیتر خەڵک گەشتیارەکانیان بە کەمی بەڵام زیاتر ناوێرن. بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە دەڵێن خاوەنی ناوچە گەشتیارەکان لە ڕابردوودا بۆی داخستنی ناوچە گەشتیارەکان و دوکانەکانیانەوە ڕووبەڕووی زیان بوونەتەوە و ڕێنماییشیان پێداون کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. ڕۆژانەش چاودێری ناوچە گەشتیارەکان دەکەن. تاوان بەهۆی بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە گەورەترین زیان بەر سێکتەری گەشت و گوزار کەوتووە کە بە تایبەتی سنووری پارێزگای هەڵەبجەش کەوا دەتوانین بڵێن ژمارەیەکی زۆر خاڵی گەشتیاریمان لە سنووری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە هەیە. لە سنووری گەشتیاری بەڕێوەبەرایەتی هەڵەبجە لە هەر چوار وەرزەکە هەمان هەیە، شوێنەواریمان هەیە، سروشتی جوانمان هەیە، ئاینیمان هەیە، گەشتیاری سروشت چارەسەریمان هەیە. ئەمانە هەموو خاڵێکی زۆر گرنگ کەەوە گەشتیاران لە کاتەکانی کە ڕویان لە سنووری پارێزگای هەڵەبجە کردووە. بەڵام بەهۆی بوونی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە جێگەی داخە ساڵی ڕابردوو ژمارەیەکی زۆر خەڵک ڕووی کردە سنووری پارێزگای هەڵەبجە جوڵەیەکی بازرگانی باش بوو، هەلێکی کار بوو بۆ هەموو خەڵکان و گەنجال لەم سوورە. بەڵام جێگەی داخە ئیمساڵ بە بۆنەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە کەەوە هەموو شوێنە گەشتیارەکان داخران تام چەند کاتەی پێش و زیانێکی زۆر بەرکەتی گەشت و گوزار کەوتووە. بەڵام لە دوای جەژنەوە وردە بەهۆی سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنا شوێنە گەشتیارەکان بە ڕێنمایی تەندروستی دەکرانەوە. بەڵام دێگەی داخستە دووبارە هەڵی داوەتەوە نەخۆشی کە ئەم ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام ئێمە تیمەکانمان لەگەڵ تیمەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قایم لە سنووری پارێزگای هەڵەبجە بەردەوام چاودێری گشت سنوورە گەشتیاریەکانمان دەکەین کە ڕێپێدانی ڕێنمایی تەندروستی پێیان و دوورکەوتنەوە لە نزیکەوە دانیشتن و بەکارهێنانی دەستێک و دەمامک بۆ شوێنە گەشتیارەکان. لە سنووری پارێزگای هەڵەبجە 35 ناوچەی گەشتیاری هەن کە گەشتیاران لە هەرێم و ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق و ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەردانیان دەکەن. بەڵام لەم ساڵدا بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەوە گەرچی سەردانیکردنی گەشتیاران بۆ ناوچە گەشتیارەکان کەم بووەتەوە، بەڵام کۆبوونەوەیان بەو ڕێژەیە هێشتا جێگەی مەترسیە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەورامان.